ئێوە پێویستی ڕادیۆی دەنگی گەل دەبن. سڵاتان لەبێم کاتتان باش پڕێزان هەواڵەکانی ئەمڕۆ دووشەممە 20 نۆڤەمبەری 2023 پێشکەشەکەین بیسەرمان بن. هێزەکانی پاراستنی گەلهەپەکە ڕایگەاندووە لە چالێکی گەریلاکانی هەپەکەویش ستاردا لە زار سێداگیرکرد سزادراون و گورز لە سێ سەنگەر وەشێنراوە دەشڵێ لە دوایین هێرشی سوپای تورکدا هیزانێکی فەیزەکان نەگەیشتووە. هێزەکانی پاراستنی گەلهەپەکە لە ڕاگەنراوێکدا دەڵێ لە باکووری کوردستان هەرێمەکانی پاراستنی مەدیا سوپای داگیرکەری تورک بە بەردەوامی لە ئاسمانەوە و لە سەرزەوی گۆڕەپانی هێزەکانیان بردمان کردووە. هێزەکانی گەریلا بە ڕێبازی سەردەمیانە هێرشی سوپای تورک تێک دەشکێنن و دەژڵێ سوپای تورکیان ناتوانێت هیچ ئەنجامێک بەدەست بێن و میدیاکانی شەڕی تابەت بانگەشێوە دەکەن کە لەم هێرشەدا هێزەکانیان زیانێکی زۆریان بەرکەوتە و باشکرا چاوەشەکاری دەکەن لە هێرشەکانی ئەم دوای سوپای تورکدا هیچ شتێک بەسەر هێزەکانی گەریلادا نەهاتووە و باس لەوش کراوە کە ڕۆژانی 15 و 16 مانگە هێزەکانیان لە شاخی جوودی شاخی ئامێدی چەند چالێکی نیشانشکێنیان دژی سوپای تورک ئەنجام داوە تێیدا سێ داگیرکرد سزادراوە گورز لە سێ سەنگەریش وەشێنراوە. ئەوش خراوتە ڕووی سوپای تورکیا 54 جاری سەنگەرەکانی بەرخۆدانی لە ڕێگەی هەلیکۆپتەر و تۆپ و چێکی قەدەغە کراو بردومان و تۆپباران کردووە. ئاژانسی فرادنیوز بڵاوی کردەوە سوپای دەوڵەتی تورکیا لە شاخی ئامێدی لە کاتی هێرشکردنە سەر تونێلەکانی شەڕ لە شەید پێردۆغان کا بە کەمەراکان تۆمارکراوە بە چەکی کیمیایی هێرشی ئەنجامدا و تێدا دەردەکەوێت کە دوای هێرشەکە گاز بەرز دەبێتەوە. بە پێی نوێترین دیمەن کە دەست ئاژانسی فرادنیوز کەوتووە تێدا دەردەکەوێت کە دەوڵەتی تورکیا چەکی کیمیایی دژی گەریلای ئازادی کوردستان بەکاردێنێت و بارەشەوە زانیاری خستۆتە ڕوو و دەڵێت سوپای دەوڵەتی تورکیا لە شاخی ئامێدی لە کاتی هێرشکردنە سەر تونێلەکانی شەڕ لە شەید پێردۆغان کا بە کامێراکان تۆمارکراوە بە چەکی کیمیایی هێرشی ئەنجامدا. لە بەشێکی دیکە ڕاگەنراوەکەی فرادنیوزدا هاتووە پاش بەردومانەکەی دەوڵەتی تورک و بەکارهێنانی چەکی کیمیایی دەردەکەوێت کە گاز بەرز دەبێتەوە. ئەوەش خراوەتە ڕوو دیمەنەکان لە ڕۆژی 4 تشرینی دووەمی ئەم ساڵ بە کامێرای هێزەکانیان تۆمارکراوە. ئێستا شێکێک لە گەورەترین بەرخۆدانی مێژووی تێکۆشانی ئازادی لە تونێلەکانی شەڕ لە شاخی ئامێدی لە هەرێمی ڕۆژاوای زاپی شەید دەلیل بەڕێوە دەچێت. بە پێی نەوترین دیمان کە ئاژانسی فرادنیوز بڵاوی کردەوە دەردەکەوێت کە دەوڵەتی تورکیا باوکاری پەدەکە هەوڵ دەدا گردی ئامێدی داگیرکا بۆ مەبەستەش پەدەکە بە دروستکردنی بارگای سەربازی لە نزیک گردی ئامێدی لەگەڵ سوپای تورک هاوکاری دەکا وام بارگایە لە ڕووی سەربازی و لۆجستیەوە سوپای تورک پشتیوانی دەکات. ئێرە ئێستا گردی ئامەدیێ وەکو ڕای گشتی شاگەدارم ماوەیەکە کە لێرە شەڕکی قورس و دژوار بەردەوامە لە نێوان هێزەکانی پاراستنی گەلهەپەکە و ئەرتێشی داگیرکەری تورکیا. ئەم گردەی کە وایسا لە دیمانەکات دەبینین گردی ئامەدیێ لێرە هەم گەریلاکانی ئازادی کوردستان بەجێبوونەوە هەم ئەرتێشی داگیرکەری تورکیا بە هاوکاری پەدەکە لێرە ئەرتێشی خۆی بەجێ کردووە. لێرە هەندێک خاڵ هەیە کە مرۆ دەتوانێت سەرنجی ڕابکێشێت بە تایبەت هەمووەک ئەو شەڕ پێکدادانەی کەوا لارادایەوە هەم هاوکاری پارتی دموکراتی کوردستانی عێراق لەگەڵ ئەرتێشی داگیرکەری تورکیا ئەوەی کەوا ئێستاکە لە دیمەنەکە بینیتان وەکو ئەو تۆز و دوومانێکەوە هەڵسا ئەوە بردومانی ئەرتێشی داگیرکەری تورکیا بوو کە لەسەر سەنگەرەکانی گەریلا پێکیێنا. ئەمە و جێگایەکەوە ئەرتێشی داگیرکەری تورکیا دەیەوێت لێرە بە جێگا بێت. گەلێک هێزی خۆی هینا و گەلێک کەرەسەی سەربازیشی لێرە بە جێگای کردووە بەڵام خاڵێکە لێرە سەرنجمان ڕاکێشێتەوەیە کە ئەرتێشی داگیرکەری تورکیا هێشتا نەیتوانیان لێرە بە جێگا بێت وەکەوەی کە چاودێریەکەین هەم گورجی گران لە گەریلەکانی ئازادی کوردستان دەخۆن و هەمیش
تا ئێستا دەبینین هێشتا لە ناو چادر بەجێگابوونەوە نەیانتوانیە هیچ بارگایەک لێرە ئاوا بکەن چونکو گەریلاکانی ئازادی کوردستان بە پێشنگاتی یەژا سەر ڕێگری دەکەن لە بەجێگابوونی ئەرتێشی داگیرکاری تورکیا گەرێک جار لێرە هەم بردومان هەیە هەم تەقەمەنی بەکار دەبێت بەتایبەت لە ماوەی ڕابردوو کە بە درۆن تەقەمەنی لەسەر درۆنەکان بار دەکەن و تەقەمەنی لەسەر سنگارەکانی گەریلا پێک دێنن بەڵام خاڵێکی سەرنجڕاکێشتر لەمانە ئەو خاڵەی کە گەلێک جار ئاماژەی پێکراوە بە بەڵگەوە بۆ ڕاگشتی بڵاو کرایەوە ئەوەیش هاوکاری پارتی دموکراتی کوردستانی عێراق لەگەڵ دەوڵەتی داگیرکاری تورکیایە کە لێرە دەمانەوێت ئەم خاڵە بۆیەوە ئاشکرا بکەین یەکەم ئەم بارگای کەوای بینین ئەم بارگای پارتی دموکراتی کوردستانی عێراقە یعنی هەر لە نزیکی ئەرتشی داگیرکاری تورکیایە ئەم بارگایە پارتی دموکراتی کوردستانی عێراق ئاوای کرد لەم شوێنە لێرە گەلێک جار هاوکاری دەوڵەتی داگیرکاری تورکی کرد هۆکاری ئەوەی کە ئەم بارگای ئاوا بووە بۆ مرۆڤ دەتوانن بگەڕێنێتەوە کە لەم بارگایە هەم یارمەتی وەکو لۆسیک یاخود ئەرزاقی ئەرتێشی داگیرکاری تورکیا دەدرێت و هەم ئەسکەرەکانی ئەرتێشی داگیرکاری تورکیا یاخود لەشکەرەکانی ئەرتێشی داگیرکاری تورکیا لێرە جێبەجێ دەکرێن گەلێک جار بریندارەکانیان لێرە جێبەجێ دەکرێن هاتوچووی ئاسکەرەکانیان لێرە هەیە و بە شێوەیەکی ڕوون پارتی دموکراتی کوردستان لێرە هاوکاری دەوڵەتی داگیرکاری تورکیا دەدات پارێزان لە پارێزگای هەڵەبجە ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان ڕەژاک سیمینارێکی لەسەر گۆشەگیری سەر ڕێبەراپۆ بە بۆنی ڕۆژی 25 نۆڤەمبەرەوە بەڕێوەبەر تانیاکەری مەندامی ڕێکخراوی ژنانی ئازادی خوازی کوردستان ڕەژاک لە لێدوانێکدا بۆ ڕۆژنویس باسی لەوکرۆ گۆنجمەنی ڕێکخراوێکی ژنانی ئازادی خوازی کوردستان لە ڕێمی شارە زۆر سیمینارێکیان لەسەر گۆشەگیرەکانی سەر ڕێبەراپۆ هاوکات ڕۆژی 25 نۆڤەمبەر کەڵمەتی 16 ڕۆژی بەرەنگاربوونی تونند و تیژی تش بە ژنانە ڕاخستووە. لێرەدا سیمینارێکماندا لە دوو بابەتی لە خۆگرتو بە سیمینارەکە یەکەم بابەتی گۆشەگیری سەر ڕێبەراپۆیە کە ماوەیەکی زۆرە گۆشەگیری لەسەری هەیە هیچ ڕێگە پێدانێ بۆ چاوپێکەوتن و پارێزەرەکانی هەتا کە سوکاری ناتوانن هیچ هەواڵێک نییە لە ڕێبەر ینی پەیوەندی گەل و ڕێبەریان لە یەک بسڕاندووە بەو سیاسەتە فاشستەی تورکیا. بابەتی دووەمیش ئێمە 25 نۆڤەمبەر چەند ڕۆژی داهاتووە لەسەر ڕۆژی 25 نۆڤەمبەر کە ڕۆژی توندوتیژی لەسەر ژنانە لە هەموو جیهان لەسەر ئەو دوو بابەتە ئەمڕۆ سیمینار دراوە. بەو هیوایەی ینی ئامانج لە سیمینارەکە ئەوەیە بۆ یەکەم بۆ هوشارکردنەوەی گەلە دووەم وەکو ئەرکی خۆمان ئەوەمان بینیوە چونکە بەڕاستی لە ئێستا باشووری کوردستان گەلێکی نازانی خەوتووە یا بێدارە بەڕاستی لە وڕبوونایە ینی نە داهاتووی بەڕوونی دیارە نە ئەوەیە بەڕاستی چالاک بێت. ماوەی 27 ڕۆژە سلێمان ئەحمەد ڕۆژنامەوان و هەواسازی ئاژانسی ڕۆشنویس لەلایەن پارتی دموکراتی کوردستان و لە دەروازەی فێشخابوور بەپێ بڕیاری دادگار فێنراوە و تا ئێستا بێسەر و شوێنە هەلو بارەشەوە ڕۆژنامەوان سلێمان ئەحمەد بەپێ یاساکانی هەرێم عێراق ڕۆژنامە نووسنا بێ دەستگیر بکرێ و ڕفاندنی سلێمان ئەحمەد بۆ کەبکردنی دەنگی ئازادە. ئەو ڕۆژنامە نووسانە دەڵێن ئازادی لارێن بەرتەسکراوەتەوە بە جۆرێک کە ڕۆژنامەوان نەتوانن بە ئازادی گەندەڵەکانی دەسەڵات بێنێتە بەرچاو. لە ڕاستیە دەزیرکردنی سلێمان ئەحمەد و ینی ئەو شێوازە لە ڕفاندن و بێسەر و شۆنکردنی یەکێکی دیکێ لەو تاوانانەی کە دەسەڵاتی کوردی بەرامبەر بە ڕۆژنامە نووسان و دەنگە ئازادی خوازەکانی کات. یعنی ئێمە بینین لە هەرێمی کوردستان لە حاڵێکدا کە سلێمان دەزیر کراوە بە جۆرەی یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 ساڵی 2007 بوورە
بە هیچ شێوەیە نابێت ڕۆژنامەنووس دەستگیر بکرێت و ئەمەیەکێکە لە مادە سەرەکیەکانی ئەو یاسایە و بە گوێرەی مادەی 18 لە دەستوری عێراقیش بە هەمان شێوە کە ئازادی ڕاگەاندن و ئازادی میدیا و ئازادی ڕادەربڕین پێویستە بپارێزرێ بەڵام ئێمە بینین لە دەواازەیەکی فەرمیە و ڕۆژنامەنووسێک کە خۆی خەڵکی ڕۆژاوای کوردستانەوە بە فەرمی چۆتە ڕۆژاوای کوردستان بە فەرمی هاتوۆتەوە دەستگیرە کرێەوە نەک دەستگیرەکرێت لە ڕاستیا ڕفێنرێت و بێسەر و شوێنەکرێت ئەمە پێچوانەیە لەگەڵ یاساکان و دوایەوەش لە هەمووی سێر و سەمارەتر ڕاگەنراوی ئاسایشی دهۆکە کاڵە ینی تۆمەتی گستۆتە پاڵی کە گوایە کاری نهێنی بۆ یەکێک لەم حیزبانە کردەوە بە تایبەتیش بۆ پارتی کرێکارانی کوردستان باشە ئەگەر کاری نهێنی بۆ پارتی کرێکارانی کوردستان کردووە بۆ بە دەواازەی فەرمی ئاڕات ئەگەر سەرەتا بۆ دەستگیر نەکرا کە چۆ ڕۆژاوە بۆ لە گەڕانەوە هەدەستگیر کرا تاوانبارێک لە پشتکوشتنی کەسێکەوە بێ و دەرنەکەوێت ئەو بێگومان دەسەڵاتی لە پشتەوە بۆی دەتوانین بڵێن ئازادی ڕادەربڕین بەداخۆ لە باشووری کوردستان بۆ ڕۆژنامەنووسان بوونی نییە بە پێچوانەوە ئەگەر دژی دەسەڵاتیش یاخود دژی ئەو گەندەڵیانەی کە ئەنجام دەدرێت لەلایەن دەسەڵاتدارانەوە قسە بکەی ئەو گیان تەکەوێتە مەترسیەوە. دوای ناومێدبوونیان لە حکوومەت هەرێمی کوردستان وەڵام نەدانەوەی داواکارەکانیان و بڕیارە مامۆستانی ناڕزای خۆپیشاندانەکان ببەنە بەغدا. دوێنێ یەکشەممە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا دەستێ مامۆستانی ناڕازی بەرداوامی بایکۆتیان ڕاگەاند و ناومێدبوونیان لە حکوومەت هەرێم ئاشکرا کردووە. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا دەستێ مامۆستانی ناڕازی ئەمەژان بۆ کڕە کە ڕۆژی یەکشەممەی ئایندە خۆپیشاندانەکانیان دەبەنە بەغدا و لە مەیدانی تەحریر خۆپیشاندان ئەنجام دەدەن. باسییان لەوە گرۆپ بێ ئومێدبوونیان لە وەڵام نەدانەوەی حکوومەتی هەرێمی کوردستان وای کردو خۆپیشاندانەکان ببەنە بەغدا لێوە بەردەوام دەبن لە فشارەکانیان. محەممەد کەریم بەلداوی جێگیری سەرۆکی لیژنەی پلاندانانی پەرلەمانی عێراق لەبارەی درێژکردنەوەی تەمەنی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و ڕایگەاندووە کە هەموارکردنەوەی یاسای کۆمیسیۆنێکێکە لە یاسا گرنگەکان بۆ پێی دوو دانیشتنی ناسایی بووی ئەنجام درراوە. ڕۆژی چوارشەمەی هەفتێ دانیشتێکی دیکە بۆ دەنگدان لەسەر یاساکە پەڕێوە دەچێت. ئاماژەی بۆش گرۆ گرنگی یاساکەوەیە کە کارەکانی ئەنجومەنی کۆمیسیاران درێژ دەکاتەوە کە خەریکە ماوەی کارکردنی کۆتایی دێ ئەگەر دەنگ لەسەر هەموار یاساکە نەدرێت بەم شێوەیە کۆمیسیۆن ناتوانێت هەڵبژاردننی پەرلەمان و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان هەروە هەڵبژاردننی هەرێمی کوردستان تەواو بکات. ڕوونیشی کردوتەوە درێژکردنەوەکەی بۆ ماوەی 6 مانگ دەبێ یان تاوەکو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان تەواو دەبێ و پەسەند دەکرێت. هەروەها مادە هەموارکراوەکە تایبەتە بە تەمەنی کۆمیسیۆن کە 4 ساڵی بەسەردا تێپەڕیوە. دەڵێ بە ئەگەری زۆرەوە درێژکردنەوەی تەمەنی کۆمیسیۆن بۆ ماوەی 6 مانگ دەبێت چونکە لەو ماوەیەدا دەتوانێت هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوە ببات. بارانبارین لە هەرێم و بەشێک لە ناوچەکانی عێراق بەردەوامە لە هەولێر و مۆسڵ لافاو دروست بوو و لە چەند ناوچێک زیانی لەکەوتێتەوە. ئەمڕۆ بۆ دووەم ڕۆژ بارانباری لە شارەکانی هەرێمی کوردستان بەردەوامە بەهۆیەوە لە هەولێر لافاو دروست بوو زیانی مادی لەکەوتێتەوە. لە سنووری پارێزگای دۆکیش خۆڵێکی لە جوانی و ماڵێک ڕووخاون لە سێمانی بۆی بارانی بەخڕۆ و مەترسی دروستبوونی لافاو هەیە. هاوکات لە شاری مۆسڵ بەهۆی لافاو دوو کەس گیانی لەدەستا. لە باکووری کوردستانیش بارانبارین و دروستبوونی لافاو زۆرینەی ناوچەکانی گرتوتەوە بە بێزانێرەکان لە شاری ئێلح و باتمان باکووری کوردستاندا بەهۆی لافاوە ژنێک و پیاوی گیانیان لەدەستدا و سێ منداڵیش بێسەر و شوێن بووە. گەڕان و بەدواداچوون بۆ دۆزینەوەی منداڵەکان بەردەوامی هەیە تاوەکو ئامادەکردنی هەواڵە هیچ زانیاریەک بەردەست نییە. لە پاڵ داگیرکاری خاک و شەڕی سەربازی دەوڵەتی تورک لە ڕێگەی سینەما و هونەرەوە سەرجەمێژ و داهێنان و سیمبۆلە دیارەکانی کورد دەدزێ و ئەوە ژوێن دەکاتەوە. لە دوایین هەوڵیاندا ئەڵقە یەکەمی زنجیرەی تورکی ڕزگارکەری قودسە سەرکردەی دیار و مێژووی کورد سەلاحەدینی ئەیوبی دەکەن بە کوڕی نورەدین زەنگی کە ئەتابەکەی تورکە. هاوکارانم لە ئاژانسی ڕۆژنوێستە و بارەوە دووسێکی تایبەتیان ئامادە کردووە. پێکۆگوێ سەبین دۆ بە دوای هەواڵەکان ڕۆژێکی خۆشتان هەبێت. دەوڵەتی تورک چۆن مێژوو ناسنامە و سیمبولەکانی کورد دەدزێت. لە پاڵ داگیرکاری خاک و شەڕی سەربازی دەوڵەتی داگیرکەری تورک لە ڕێگای سینەما و هونەرەوە سەرجەم مێژوو داهێنان و سیمبولە دیارەکانی کورد دەدزێت و ئاوژوویان دەکاتەوە. لە دوایین هەوڵدانیدا لە ئەڵقەی یەکەمی زنجیرەی تورکی ڕزگارکەری قودسدا سەرکردەی دیار و مێژووی کورد
سەڵاحەدینی ئەیوبی دەکەن بە کوڕی نورەدین زەنگی کە ئەتابەکی تورکە. ئەبوو مزەفەر یوسفی کوڕی نەجمەدین ئەیوب کوڕی شادی فەرماندە و جەنگاوەر و سەرکردەی دیار و مێژووی کورد ناسراو بە سەڵاحەدینی ئەیوبی بە گوێرەی سەرچاوە مێژوویەکان لە ساڵی 1937 زاینی لە شاری تکریک لە عێراق لە خێزانێکی کوردە دایک بووە و بەڕەچەڵک کورد پاشان چووەتە شاری موسڵ و دواتریش بەرەو شام کۆچی کردووە. سەڵاحەدینی جەنگاوەری کورد ڕزگارکەری قودسە لە دەست خاچپەرستەکان و دامەزرێنەری دەوڵەتی ئەیوبی بووە. یەکەم سوڵتان بوو کە دەسەڵاتی بەسەر سووریا و مسردا هەبێت بە یەکەوە. جەنگاوەر و سەرکردەیەکی گرنگی سەردەمی سێیەم جەنگی خاچپەرستەکان بوو. سەرکردایەتی سوپای موسڵمانانی دەکرد. دەوڵەتەکەی بریتی بوو لە مسر تا میزۆپۆتامیای ژوور و حیجاز باشووری عەرەبستان و ناوچەی نەوبە. ڕزگارکەری ڕاستەقینەی قودس لە مێژوودا قودس تەنها یەک جار ڕزگار کراوە، ئەویش لەسەر دەستی جەنگاوەر و سەرکردەیەکی کورد. بەڵام تورکە فاشیست و نەژاد پەرستەکان نایەنەوێت دان بەو ڕاستیەدا بنێ. سابۆیە لە ڕێگای سینەماوە هەوڵی شێواندن و ئاوژووکردنی ئەو ڕاستیانە دەدەن و سەڵاحەدینی ئەیوبی دەکەن بە کوڕی سوڵتانێکی تورک. دزینی ناسنامە و مێژوو وەک چۆن لە ساڵانی ڕابردوودا خاکی کوردانیان داگی کرد و تا ئەمڕۆژ پێی دەڵێن تورکمان ئیلی و قاوەی کوردیان دزی و ناوێن لێنا قاوەی تورکی. لە ساڵانی هەشتا بەدواوەش لە ڕێگای تاتڵی ساس و هاو ئاوازەکانیەوە چەندین ئاواز و گۆرانی کوردیان دزی و کردیان بە تورکی. بەم دوایانش لە فیلمێکی سینەماییدا کەرکووک و مسڵی کوردانیان وەک دوو شاری تورکی و عوسمانیەکان ناسان. لە کۆتا سیناڕۆژدا لە ئەڵقەی یەکەمی زنجیرەی تورکی ڕزگارکەری قودسدا سەرکردەی دیار و مێژووی کورد سەڵاحەدینی ئەیوبی دەکەن بە کوڕی نورەدین زەنگی کە ئەتابەکی تورکە و کورد وەتەنی بەخوێی چێشتیش ڕەچەڵەکیان ناگاتەوە بەیەک. ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا وەجەلان دەڵێت ترسناکترین جۆری شەڕ جینۆسایدی کەلتوری و شەڕی ناسنامەیە. دەوڵەتی داگیرکەری تورکیش زۆر تەڵەکە بازانە ئەم شەڕە لە دژی هەموو نرخ و بەها و سیمبول و ناسنامە و مێژوو داهێنانەکانی کورد ئەنجام دەدات لە ڕێگای دەستگای شەڕی